دوم ڕۆژی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان دێن هەڵبەتە ئەم چەند ڕۆژانە دەنیشان کراوە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بۆ ئەوەی کە بتوانن کەرامەتی ژنان مافی ژنان یەکسانی ژنان دەستەبەر بکرێت یاخود بیر بهێنرێتەوە لە کۆمەڵگەدا یەکسانی لە نێوان ژن و پیاوەدا بەرپا بکرێت. کۆی گشتی هەموو ئەو چالەکانی کە لەم ماوەیەدا ئەنجام ئەدرێت ڕێک دەخرێت بۆ ئەوەیە کە بتوانرێت کۆمەڵگەیەکی ئارام کۆمەڵگەیەکی دوور لە توندوتیژی تایبەتتر توندوتیژی دژ بە ژنان و خێزان بەپاکرد. بۆ مەبەستا لەزاخۆ پانێڵێکی تایبەت بڕێوە چۆ پانێڵێکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان من بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە پانێڵەکە و سەبارە بۆ چۆلەکانی کە لەم چەند ڕۆژەدا بڕێ دەچێت دەچمە لای زۆر بەڕێز ڕائید محەممەد ئاگیت کە بەڕێزان بەرپرسی ڕاگەاندنی بەرەبەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان ڕاستەخۆ لەزاخۆ لەگەڵمادان کاکڕائید محەممەد سلااو لێ بێم کاتت باش سپاس بۆ تۆ سپاس بۆیکە لە بانی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادەیت دەستپێی دەمێ بپرسم پانێڵەکەتان ناونیشانەکەی دیارە هەڵبەتە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە بەڵام دەبێ بزانم ئامانجی سەرەکی پانێڵەکەتان چی و پانێڵەکە چۆن بڕێوە چوو. بله بناوی خودم مزون و دلوان زور سپاس با ام چاف پیکفتنه بله سالانه الهرم کردستان اف حلمت بشوی کی چر اف پلانت هیت دارشتن شلای همی ریوبرین سر ریوبریا گشتیا برهنگار بونو تندو تیجا دیجی افراتان و خیزان الهرم کردستان الریوبریا ملزا خوش که اف ساله حلمت که برفره یان امشی بیجین اوه ایکم جاره که اف پلانه الریوبریا مت هیت جبجی کرن سالانه از بارم جنابی وجه زانتن که بومای 16 روزا که حلمت که برفره هیت راگاندن اوجل 25 11 حتی که 10 12 ام بحثی في پلان افریقا بکر که افریقا ریوبریا ما هماهنگید گل زانکو زاخو هر وسط گل هجماره که رکخراوین نیف دولتی که ما پلانه که تکمه دارشتی که افریقا انطلاقه ما دل زانکو زاخو دست بکتن دوی چالاکی دام دی بحث کن که افریقا پانل کی هاتیه دابی کرن هر وسط دوی پانل داد ما مستای که آینی تدابش داره و هر وسط دکترا کی نوشدار اوجد دوی پانل دا هر وسط بش داره و هر وسط افسر کریو بریا ماجد دوی پانل دا بش داره دوی پانل دا بحث هندی کن کو ام بشین چاو ات پاشاروج دا کو بشین تندوتیجا خزانی کم تر ببتن هر وسط دوی پانل دا جک كرت فيلمك يهات يا أمتكنش لا رفابريا ما و بهماهنجي دجال هجمارة كرخراوت نيف دولتي كنت كرت فيلم أبو موي تقريبا دوز ضخ ولكن كرت فيلم بحث الهنديت كاتن كو كرك یا نمشي بيجي كتشا هاي كو ويني ويت كود دستيفي كوريدا وافكار جافولت كتن هر وصل دموي كو افي كرتا فيلميجك هيتا ديار كرن كو هيتا دستسر كرن شلوت ريفابريا ما و هر وصل دستجهت امنيفا وهر وصل افي باناليدا پیشانگاه که هنری دهیتا عرض کردن آنکو نمایش کردن بو مهوان و هر وسا قطابی زانکویج دهیتا نمایش کردن دوی پیشانگاه در پس هندیت کردن کو ام دی چاوش پاشاروج دا تندو تیجا خزانی کمتر بکن. بله وکو بەڕێبەرایەتی کەتان گرنگترین ئەو هەنگاوانە خۆ ستێپانی کە لە پانێڵەکەتان باستان لێوە کردووە بۆ ڕوبەڕۆبوونەوەی یاخۆ بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە کۆمەڵگەدا چێ تایبەتتر ئێوە وەکو بەڕێبەرایەتیەکەتان ڕەنگە باشتر ئاگاداری دۆخی ژنان بن زیاتر ئاگاداری ئەو حاڵەتانە بن کە وەکو توندوتیژی دژ بە ژنان تۆمارەکرێت. بله دوی کار زحمت نبود دوباره بکیوت بسیار وەکو بەڕێبەرایەتیەکەتان کە ئێوە زۆرترین مامەڵەتان لەگەڵ ئەو کەسانەدایە کە توندوتیژی دژ بە ژنان دەکرێت دیاترین هەنگاوەکانی ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم توندوتیژیانە چی دەبێت یاخود ئامارەکانی لە ئێوە چی دەڵێن سەبار بە ڕێژەی توندوتیژی لە کۆمەڵگەدا. بله سبارت آمار جناب تبعسکری حتی نوکه اجبردو اگر آمار نهاتن اکید بیشت بالاف کردن ای کشوان هشتا هیوکی آمایی که آمار به نبالاف کردن و هر واسه اگر دویج کشتا بریا نهات یادانه کادر و بریا ما آمارا بالاف کردن یان جکشلا و بریا گشتی و بس بدویت از خاله کل ویچ چنده بدم دیار کردن که بو آمارا اف ساله دا امشین بیجن کمترین نسبه سکالای هاتی تو مارکرن الرفابریا ما افراستی یعنی ام پیدر شاد و سرفرازن که افساله کمترین نمره سکالای هاتی تو مارکرن الرفابریا ما. بله کەیسی جۆرا و جۆر هەیە هەڵبەتە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژناندا دەمێ پرسیاری ئەوە بکەم لە پانێڵەکانتانە
کە لە پانێڵەکەتاندا کە باس لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان دەکەن لە دیاترین هۆکارەکانی تونند و تیژی دژ بە ژنان لە ئێستادا چین یاخۆ زۆرترین کەسی دووبارە بوو زۆرترین حاڵەتی تۆمارکراو بۆ تونند و تیژی دژ بە ژنان کە تۆمار دەکرێت چین. بله زورترین سکالات تومارکردن نو کارو سکالات لیدان ناکو قطانه عربی بجنا الاعتدال يعني بتريا اما كود اعتدال سر افراد که هاتیا کردن بتريا سکالات مال سر هندنه بله و زۆرترین ڕێژێکە لە ئێوە تۆمار کرابێت هەنگاوەکان چین بۆ ڕوبەڕۆبوونی ئەوە یاخۆ بۆ ڕێگریکردنەوە ئایا ئەو کەیسانی کە لای ئێوە هەن ئەو داتا و ئامارانی کە لای ئێوە هەن تەواو دەرخەری ڕێژەی تونند و تیژەکانن لە کۆمەڵگەدا ئایا کەیس هەیە یاخود ئاگاداری حاڵەت هەن ئەگەر هاتوو ژنێک خێزانێک تونند و تیژی لە بەرامبەر کرابێت بەڵام لەگەڵ ئەوەدا نەتوانێت کە سکاڵایان لەسەر تۆمار بکات نەتوانێت کە دەنگی خۆی بگێن نەتوانێت کە بڵێت کە تونند و تیژی دژی بەرامبەر کراوە کە دوباره بکە زەحمەنە بچێک دەنگیتانەوە ئەو کەیسانی کە لە ئێستادا لە بەردەستی ئێوەدا هەن ئەو کەیسانی کە سەبارە بە تونند و تیژی دژ بە ژنانن لە بەردەستی ئێوەدا هەن ئەوە مانای ئەوەیە تەواو هەر ئەوەندە تونند و تیژی هەیە یاخۆت کەیسی دیکە هەیە تونند و تیژی دژ بە ژنان کەیسی هاوشێوی دیکە هەیە بەڵام ڕەنگە ئەو ژنە یاخۆ ئەو خێزانی کە تونند و تیژەکە بەرامبەر کراوە دەرفەتی ئەوەی نەبوو بێت یاخود نەتوانێت سکاڵا تۆمار بکات ئایا تا چەندێک ئاگاداری ئەو حاڵەتانە کە ژنان کب کرابێتن یاخود لە ترسان نەتوانن کە کەیسەکانیان دەربخەن یاخود بڵێن کە ئەم تونند و تیژیەمان بەرامبەر کراوە بل عفوا وصل خفتنا تيجي هاشتم كو اف سكولاتي دفوا بتر تمورد كان او كو يعني بس خديت سعر دونوات كان بتيرون او سكولا او اكيد وقتي هورا خب جهنت بين وكو ريفابريوما تشبينافت ابيك سر الهوروي يعني امنوه كو كيسه بمينت رواستوي كو بي دائما بت هر كاس اكي بيواندي ريفابريوما كربت تشبينافت ما هو عمل هوروي تشون وما يجهون دي ريفابريوما بەڵێ لە پانێڵەکەتاندا تا چەندێک هەوڵتان داوە بۆ هۆشیارکردنەوەی ژنان چەنە جەختانەوە کردوتەوە کە پێویستە ژنان لە کۆمەڵگەدا وەکو یەکەم هەنگاو بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژیانەی کە لە سەریانە کە بەرامبەریان دەکرێت ژنان هۆشیار بکرێنەوە یاخۆ گرنگترین هەنگاوەکان کە ئێوە بە باشی دەزانن بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی چین. بله هنگوید ما افصلا پلانا کاتومه دیناتی کو احتمال هیا هفته سمینار پتر بهنا گوتن دامو دز نوان دت خونده هر وسال زان کو هر وسال ناملکه و پروشر دهنا دابش کردن هر وسال مت پلانا اتوان 16 روزه دام دیناتی کو پروگرامت رادیو سوشال میدیا بهنا انجام دان و هر وسال اوه همی هاتی داشتن اشلا رفابریا پلانا کاتوگما اشلا رفابریا ما و برش مقدم شوانی و کو افساله ما پلانا کاب ویرنگی هاتی داشتن. پێتان وایە ڕێگایەک خێراتر و کاریگەرترین ڕێگایە بۆ بەرەنگاربوونەوە و خود بۆ وەستاندنی تونند و تیژی دژ بە ژنان. بله باشترین ڕێگا وەکو دەستگای ڕاگەهاندنی ژڕاستیلگە ڕێڤەبەریت مە گشتی هۆریکار بن چیکی وەک ڕێڤەبەریە تونند و تیژی نەشێت ئەvê پلانێ بتنێ جێبەجێ بکردنی و باشتر ئەوە کو دەستگای ڕاگەهاندنی ژێک گەلمە هۆریکار بن هەروەسا مامۆستایەت ئاینی ئەم دێ پێک ڤەشێن ئەvê تونند و تیژیە خێزانی نەهێلن. ڕۆڵی ڕاگەاندنەکان لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان چۆن هەڵدەستانگێنن پێتان وایە دەبێت ڕاگەاندن چ ڕۆڵێک بگێڕێت؟ بلد حقيقة يعني ام دزجر راگهاندن رولي وناش بیر نکر کوام بيجن اجاروني نخر رولي هي بس عم حسد كان دوره كي بورستر هبت دوره كي فعالتر هبتن چونكي اجباري في بلان اجباري مواي كي جيك ما كومبونا كالجال روشنما فانا كي بيجوك ان شاء الله مع البرام خولا كي خولا بردوام بو روشنما فانا بكن عم بحث الهندي بكن كوتوندو تيجي خزاني نامينتن بله هر وسط دز عفوا دزگاه راگهاندن الامشیه بخش دزگاه راگهاندن سنوری داره سربخواز خود دوره که بارزی هی حقیقت بس ان شاء الله مداخواز شما کلی کمپیوتر دورت خواب ببینن دزگاه راگه حتی مو مستعد آینیجک اجباریا چتروک روزه که جمع کمپونه کل گل مو مستعد آینی مال زاخ و گریدا جمهوران چل کساپتر بی کم مداخواز جیگیری کمپیوتر رولی خواب ببینن روزی تاینی آدا بحث الهندی بکن کو پاراستنا خزانه هبتن و هر واسه بحث الموف افراد جبهه تکرن
كو ظلم يون تعدالي سر افراد نهي تكرن وهر وصم اكيد مو مستويات اونيجي كو بلانا كو داينوتيت اوين دايدا اوج بحث الهندي بكتن كو دي شين بحث الهندي بكت كو نهيلونو توندو تيجي خزن بشويكي گشتي كمتر ببدن بەڵێ یەکێک لە دیاترین ئەو هۆکارانەی کە ژنان ڕەنگە لی بێدەنگ بن یاخۆ نەتوانن بە تاواتی سکاڵەکانیان تۆمار بکەن ئەوەیە وەڵامدانەوەی سکاڵەکانیانە تا چەندێک ئەو ژنانەی کە سکاڵیان تۆمار کردووە ئەو ژنانی کە هاتوونە ئەو توندوتیژانی کە بەرامبەریان کراوە بەلایەنە پەیوەندیدارەکانیان گەیان دراوە وەڵامیان دراوەتەوە یاخود داواکانێک جێبەجێ کراوە توانراوە ڕێگیری بکرێت لەوەی کە جارێکی دیکە توندوتیژیان بەرامبەر نەکرێتەوە. يعني قصد تابت هوتي وكسرت دونور وبريوم مكري وسكولات ومبونا كرين یاستا لە بەرامبەر ئەو ژنانەدا چی دەڵێ بۆ منە ژنێک دێت کە سکاڵای تۆمار دەکات سەبارەت بۆ کەیسی کە هەیە سەبارەت بۆ توندوتیژی کە بەرامبەری کراوە ئایا هەموو ئەو ژنانی کە داوایان تۆمار کردووە وەڵامیان دراوەتەوە توانراوە کە ڕێ لە کەیسەکان بگیرێت یاخود بەر لەو توندوتیژیانە بگرن کە بەرامبەریان دەکرێت؟ بله اف کسیت افراد توتی سر دونر و بریوم کردین هر کسی که هات بسکالات و مور کرد بتن دست بی که ما محاولات صلحیه کردی آشتیه کردی کوام بشین آریشوی چهار سر بکد بدوی دست آماره که بیشتر یا سالا بوری کو افت هاتی سر دانم کردین و مال دفمه و چهار سر کردین اش بری کیسام گهی تعداد گهی سالا بوری تقریبا 250 آریشت خزانی اشلار و بریوم افت هاتی چهار سر کردین بیکو ببیت سکالا بالام اگر هات و سر دان و بریوم کرد و داخواست سکالای کرد اكيد ام دخوازات ورگرن و گوتریت هیت ورگرتن و روانه داد گهید کن و حتی افصالجیک هیچ تو مدبارک نمایا کو ام بیجن ما فرمان دست سر کنای هبتن و دست سر کن نگر بتن هر تو مدبارک هبتن الدیف یاسای و الدیف دادگاه زاخ و فرمان گرتن در کفت بتن ما دست سر کری و عمل کسی که نبورن حقیقت بله هاتن پیشتریش بس لو کرد که ام سال ایوا کەمتر ڕێژ دەتوانێتیچیندا تۆمار کردووە بەڵام دەمێت وەکو دو پرسیار ئەو پرسیارە بکەم پێتان وایە کە ئەم ساڵی 2024 ئەتوانرێت هیوا بەخش بێت ئومێد بەخش بێت بۆ ژنان کە توندوتیژی بەرامبەر بە ژنان و هەروەها خێزانیش باسی لێەوە بکەین بۆ ئەم ساڵ کەمتر دەبێت؟ بله ان شاء الله راستي وقت من دسبيكو برنامج قوتاوا الرفا از بحث السنوريت اداره سر بخوازاخ كم افروكا اني افصل كم ترين ريجا تومار كنا سكالات بي تومار كرن يا راستي حقيقات ام وكو رفا بريوم ام في شديد دلخوش بين افناكو بتني رفا بريوم افكار كريا نخير دزگاه دي حكومي جكر وص خلق ماجيك كل قال ما هو ريكور بينا يعني حقر رفا بريوم تني بمناش يا في كوري بكن بس خلق ماجي قال ما هو ريكور بينا كويا بي اسبابك سبب الرئيسي كل ماركنا سكالا اتخذالي كمتر ببن حقيقة ام دلشادم بفي چنديجي بله زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕائید محەممەد عەکید بەرپرسی ڕاگەاندنی بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەمڕێ کوردستان نووس لەگەڵ ئێمە ئامادە بوویت.